بە عارەب بە کورد بە تورکمان هەمووی بەشدار بووە. ئەمڕۆژ کۆمە کراوە بۆ هاوکاری برایانمان خۆشکانمان لە شارچکەی چەمچەماڵ چونکە کارەساتێکی ئیلاهی بۆ ئەو کارەساتیان بەسەر هات. ئەمڕۆ هەموو ڕەنگەکانی دووبەست بە کورد و بە عەرەب و بە تورکمان و بە هەموو ڕەنگەکانەوە دەستی هاوکاریان درێژ کردووە کە ئەمڕۆ ئەم کۆمەکەکەن بۆ شارچکەی چەمچەماڵ. ئومێ دەکەم هەمیشە ئەوها یەکدەست و یەک ڕەنگ بین کارەساتێک ئینشاڵڵا هیچ کارەساتی ڕوونادا، بەڵام کارەسات لە هەر شوێنێ ڕوویدا ئومێ دەکەم هەمومان بە یەک دەست و بە یەک ڕەنگ هاوکاری یەکتری بگین، بتوانین لە کاتە سەختەکانە پاڵپشتی یەکتری ببین. ئەوە مەکارێکی ئینسانیە دوورە لە هیچ هینێکی حزبیەوەوانە، بەڵام ئەمڕۆ ئەم خەڵکە تێکۆشەرە، ئەم خەڵکە ئازایە هەمویان لە بەیانیەوە هاتوون و دەستی هاوکاریان درێژ کردووە و ئینشاڵڵاش بۆ سبەینێ ئەم هاوکاریە دەگاتە شارچکەی چەمچەماڵ و بەشکم ئەو برایانمان ئەوانەی کە زەرمەند بوونە لی سودمەند بن. ئێمە ڕۆوەکو گەنجانی شارۆچکەی دووبست گەنجانی خۆبەخش دەستمان کرد بە کۆکردنەوەی کەمپینی بۆ لێ قەوماوانی شارۆچکەی چەمچەماڵ. یعنی هیوادارین هەموو شارۆچکەکان بەشدار بن، هەستن بەکو جوامێرانە هەستینەتەوایەتی بجوولێ هاوکاری لێ قەوماوانی چەمچەماڵ بکەن. ئێمە ئەمڕۆ لێرە الحەمدولیلا نێزێک 200 جلیکان نەوتمان حازر کردووە، سۆبە حازرە، کۆمەڵێ پارە 3 ملیۆن دیناری خڕەوە بۆ لەخوا بەزیاد بێ، کۆڵێ بەتانی کۆڵێشتمان خڕەوە کردووە. هیوادارین هەموو لایەکتان هەستن ئەوەی غەرازی هەیە لە ماڵ بیهێنن، با یارمەتی چەمچەماڵ بدەین، یارمەتی شۆڕش بدەین، ئەوانەی ئەو چۆماڵیان قورد چۆماڵیان بە هەموو لایەک بەشدار بین، بە کورد و بە عارە و بە تورکمان لە دووبست. ئێمە بە هەموو لایەنەکانەوە هیممەتمان کردووە، هیوادارین هەموو لای بیکە. چەندین خوشک و برامان لێیان قەوما لە حاڵ و ماڵ و سەروەتیان هەمووی فێزان بردی. ئێمەش حەزمان کرد بەشداریکەین لە قەزای دووبست لە کاتی خۆی ئێمەی دووبزی باوک و باپیرەکانمان بەشدار بوون لە کاتی ئەنفالەکان هاوردیان بۆ شاری دووبست. ئەوان ئەختیارەکان نمونەیەکی جوانیان پیشاندا بوو. ئێمە شەواتین ئەمڕۆکە کوڕی ئەو ئەختیارانەین لە شاری دووبست، حەزمان لێ نمونەیەک وەکو باوکم و باپیرەکانمان نمونەیە جوان پیشاندین بۆ خوشک و براکانمان. کەمپینێکمان دروست کردووە 12/12/2025 لە شاری دووبست لە مەطعەمەکەی کاکە جومعە 3 ڕۆژ ئەم کەمپینە بەردەوامە بێ هەتاکو ڕۆژی یەکشەمە لە قەزای دووبست. بەیانی بەشدار بن هاوڕێیان خۆشەویستان خێرخوازان لە مزگەوتی حەیشۆدا لای مەلا ئەحمەدین، بەیانی لەوێ بەشدار بن. ئەمڕۆ ئەدینی چەندین خوشک و برا بە عارەب بە کورد بە تورکمان هەمووی بەشدار بووە، فەرق نەبووە. ئەمڕۆ لە شاری دووبست لای خۆمەوەش من زۆر سپاسی قایمقامی دووبزەکەم. شەو ئینجازەی دا پێمان وتی من بە هەموو چشتی هاوکارتانم بۆ خوشک و براکانمان لە قەزای چەمچەماڵ، ئەوانش خوشک و برای ئێمەن، فەرق ناکەین بە کورد و بە عارەب و بە تورکمان.